سڵاوتان لێ بێبەرەزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆ چوونەکانتان و قسەکردن لەسەر تەوەریکی تری پرۆگرامی مایکی خەڵکە تەوەری ئەمڕۆ بە هەمان شێوەی دوێنێ ئەمە لەسەر دوا پێشاتەکانی ناوچە دابڕێنراوەکانی سەر بە پارێزگای نینەوە دەکەین ناوچە دابڕێنراوە کوردەکان و بە تایبەتی ئەوەی کە لە شەنگالدا ڕوودەدات لە دوێنێەوە کە پاششانەوەی هێزەکانی پێشمەرگە لەو ناوچانە لە ئێستادا لەژێر کۆنتترۆلی گروپە چەکدارەکانی داعش و گروپە چەکدارە تندڕەوەکانی تردان. ئێمە ئەمڕۆ قسە لەسەر ئەم ڕووداوە دەکەین و باس لە بەرپرسیارەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین لە بەرامبەر ئەو ڕووداوانە و لە بەرامبەر هاتنی ئەو ژمارە زۆری ئاوارە کوردەکان بە تایبەتی کوردە ئێزیدەکان کە ئێستا ڕوویان کردوتە هەرێمی کوردستان کە تا ئێستا ژمارەیەکی دیاریکراو نییە بۆ هاتنی ئەو ئاوارانە، بەڵام دیارە بەپێی ئامارەکان هەرچەندە ئامارێکی ڕسمی نیە ژمارێکی زۆری ئاوارە ڕویان کردوتە هەرێمی کوردستان. لەگەڵ ئەوەشدا باس لە ئەنجامدانی کۆمەڵکوژەیەکی گەورە دەکرێت لە ناو شەنگال لەلایەن چەکدارانی داعشەوە. دیارە لەو بارەیەوە ئەمڕۆ لە دوا پێشاتەکاندا نووری مالیکی سەرۆکی حکوومەتی کاربەرەکەری عێراق ئەوەی ڕاگەیاندووە کە فەرمانی بەهێزی ئاسمانی کردووە کە پشتیوانی پێشمەرگە بکەن لە دژی چەکدارانی داعش و مسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ئەوەی ڕاگەیاندووە کە ئیجراعات لەگەڵ ئەوانە دەکرێت کە کەم تەرخەم بوون لە بەرگریکردن وەک ئاماژەمان پێدا ئێستا باس لە کۆمەڵکوژی دەکرێت لە شەنگال. دیارە لەو بارەیەوە چەکدارانی داعش بەدەیان هاوڵاتی ئێزیدیان کوشتووە و میری گەورەی ئێزیدەکانیش لەو بارەیەوە داوای کردووە کە بەپەلا هاوکاری ئێزیدەکان بکرێت. دیارە بەپێی زانێرەکانی NRT دوای کۆنتترۆلکردنی ناوچەی شەنگال چەکدارانی داعش تا ئێستا بەدەیان هاوڵاتی ئێزیدیان کوشتووە و لە ناویشیاندا سەرجەم ئەندامانی چەند خێزانێکیش کوژراون. ئەگەرچی تا ئێستا زانیاری ورد لەبارەی ئاماری کوژراوەکان لەبەردەستدانیە، بەڵام ئاژانسی فرات نیوزی نزیک لە پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لەسەر زاری سەرچاوەکانی خۆیەوە ئاماژەی بە کوژرانی 300 هاوڵاتی و دیارنەمانی 200 هاوڵاتی دیکەی کردووە. بەرپرسیارەتی حکوومەتی هەرێمی کوردستان چییە لەم ڕووداوانەدا لە پێشوازیکردن و ئامادەکاری بۆ هاتنی ئەو ئاوارە زۆرە بۆ هەرێمی کوردستان و تا چەند ئەمە پێمان دەڵێت کە دەبێت ئێستا هێزی پێشمەرگە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت بە شێوازێکی تر سەیری ڕووداوەکان کات بە تایبەتی کە ژمارەیەک بەرپرسی حەزبی حکومی ئاماژەیان بۆدا کە پێشتر هێزی پێشمەرگە لە حاڵەتی بەرگریدا بوو، بەڵام چیتر نابێت لە حاڵەتی بەرگریدا بێت، دەبێت هێرش بکە بۆ پێی کە ئێستا هێرش کراوەتە سەر ناوچە کوردیەکان یاخود ناوچە دابڕێنراوەکان. لە فەیسبوکەوە بەناونیشانی facebook.com/naliatv بۆ چوونەکانتان دەتوانن بنێرن، هەروەها ڕاستەوخۆ دەتوان لەگەڵماندا بەشدار بن لە ڕێگەی ڤیدیۆ سکایپەوە. لە دوهۆکەوە سیۆر لەگەڵماندایە. ئەم کاتت باش. ئەلو ئەم کاتت باش کاک سیۆر. باشتر و خۆشتر کاکێ من دەچوانێت. سپاس دەکەین فەرموو کاک سیۆر. زۆر سپاس کاکێ من بوو دەبارێت مدە 140 کایەکی شوان شنگارە زمارە ئەو منطقەی ئەڤروکا پێشمەرگە کۆنتترۆل سەرکردە بەرینەوە باشە دەبیت مە استعدادە کۆستعداد هەبیتن کو ئەم شنگارێ ڤەم بکەیت کە ئەڤروکەش ئەگەر ئەم بێژینش دەستێ مەد پێشمەرگە دەرکەبیتن بەس هێشتا ئامادە مەیت هەین کە حالیان مە هەندێک ڕێزە پێشمەرگەیت هەین و داخل بنە شنگارێ بەس ئەم پێویستی هندك تشجيعنا وكي لويوني ما ملتي دبيت ملت تشجيعك وتشجيع بو ملتي بو بيشمرجي تشيب كاتن دو بيشمرجي هيزك هبيت ليركيك هبيت داخل بيتا شنغوري هذا يكشوا تلو حكي تويبتنا هبيتن ما ابروكا شر داعش هندك كسانه هين يدين كردا بشكنن بس ما قوتك تزيتن كهوري كوريو ملتي بلو ملت جترو بيتا سرخو چكو دليفكو جلك بەڵێ سپاس بۆ کاک سیۆر لە دووەکەوە. سەرتیب لە حاجیاوە لەگەڵماندایە. ئەم کاتت باش کاک سەرتیب. ئەم کاتت باش. زۆر سپاس دەکەین فەرموو کاک سەرتیب. بەڵێ سپاس مەمنونم. سەبارەت بەو شەڕەی داعشات ئەوەیە لە شەنگال و بەرپرسیارەتی حکوومەتی هەرێم کاک سەرتیب سپاس دەکەین ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی. باشەوە سەرچاو. چاوت خۆش بێ. فەرموو. بەڵێ سەبارەت بەوەی لە داعش لە لاو شەنگالەوە هاتووە باشە بۆ لە ئەو حکوومەتە هیچ سەرچی ئەوە هەر دەڵێن سەرچی قورس دێنین بۆ پێشمەرگە بۆی سەرچی قورسە تا ئێستا نەگەیشتە دەست
پێشمەرگەی و لە شنگالە تا ئێستانەکە بە تەواوی بە پێشمەرگەی ئەوە نەبوو هەر داعش دێتە پێش سەبرە دێت بۆ پێشەوە. کەواتە چی بکرێت کاک سەرتی پێت وایە؟ چەکی قورس چارەسەرە پێت وایە؟ چارەسەرە بە ئەوەی تێناگەن بە تەفاوم لەگەڵیاندا شنکاکە باوەی ئەگە نابات چەک قورس دابین کە ناو پێشمەرگەی بۆ ئەوەندە بە کوشتن دەدەن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت قادر لە زاخۆوە لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک قادر. چۆنی باشی؟ سپاس دەگەن فەرموو کاک قادر. بە پێشمەرگە و وەزەی شنگال. بەڵێ وەزەی شنگال خودی هەموو خەتای پێشمەرگە بڕشت. کشانەوەی هێزەکانی پێشمەرگە؟ ها؟ کشانەوەی هێزەکانی پێشمەرگە هۆکار بوو؟ ئەوە هەموو کێشە ئەم مەسئولانە ئەو زۆبتانە هەموو ئەو سیلاهای دژی. ئەوە ئەو سیلاهای کەسی لە تێرە 30,000 جیشی پێشمەرگەی کرد هەموو دژی. بەڵێ کاک قادر ئێستا چی بکرێت؟ حکوومەتی هەرێم ئێستا چی بکات؟ ئەو حکومەتە بڵێت ئەو زۆبتانە بەبگەن جزا بکەن. بەڵێ ئەو کارەکەتە هەموو لە خەتەی ئەو مەسئولانە بۆ ئەم مەسئولی سزا بدەن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئیدریس لە بەردەڕەشەوە لەگەڵماندایە. سڵاو دێ بێ کاک ئیدریس. سەلاوت لێ بێ برا جان چۆنی حواڵە؟ زۆر سپاس فەرموو کاک ئیدریس. داواکاری نەبەڕێستان مافی پێشمەرگە بدەن کە وەک کەناڵی NRT یعنی کاکە لە لێدوانەکانتان دەبینی زۆر تونندە بەرامبەر پێشمەرگە لە جاتی ئەوەی هەندێک شتێبی پارێزن و داکۆشن هەندێک تەکنیکی سەربازیە کە پێش ناکە هەموو خەڵک بیزانێت. بۆ نمونە لەوانەیە بێگومان ئێستا خەڵکی داعش بن کە متابعی هەموو کەناڵە کوردیەکان بکەن جا بۆچی کەناڵێک کوردی دەبێتە هۆکارێکی ناڕاستە خۆ بۆ کاک ئیدریس پێت وایە چ تەکتیکێکی سەربازی چ شتێک ئاشکرا کراوە لە میدیاکانەوە کە زیانی گەیاندووە بە هێزەکانی پێشمەرگە؟ چ زانیاریەک هەیە پێت وایەوە زیانی گەیاندەبوو؟ بەڵێ لە کەناڵی NRT کە ڤیددیوەکە بەلاو بۆ دەربارەی هاتین یەفەکە بۆ کوردستان گەورەترین هەڵە بوو بەڕێ بۆ چوونی من. هەڵەکەی لە چیدا بۆ کاک ئیدریس پێت وایە؟ هەڵەکەی لەوەدا بوو ناکرێت هەندێک شتەیەکە لە ژێر بەژێر بکرێت لە کەناڵەکان باشکرا باز بکرێت ئەگەر لە مەبەستی بەڵێ کاک ئیدریس نەبوو بەڵام ئەگەر باگوێت لە وەڵامەکەیمە بێ سپاس بۆ بەشداریکردنت. ئەو گرتە ڤیددیۆیی کە بڵاو کرایەوە تەنها لێ NRT نەبوو پێشتر لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا بڵاو کرایەوە بۆیە دواتر NRT وەریگرت و ئەمە شتێک بوو لە میدیایە باز دەکرات. دیارە خۆت دەزانم کام گرتە ڤیددیۆت مەبەستە لە گرتە ڤیددیۆکەدا چاوپێکەوتن دەکرێت لەگەڵ هێزەکانی پێشمەرگە و هاتنی هێزی پاراستنی گەلیەبەکە بەو شێوەیە کە باز دەکراوە ئەو ڤیددیۆ و ئەو هەواڵانەی کە هەبوون پێش ئەو گرتە ڤیددیۆیە پێش ئەوەی NRTەوە بڵاو کاتەوە ئەم هەواڵە هەبوو و بەرپرسانی خودی یە بەگەش ئەمەیان ڕادەگەیان کە ئەوان هاتوونەتە ناو باشووری کوردستانەوە لە ڕۆژئاوەوە. دیارە پێم وایە شتێک نەبووە کە نهێنی بێت یان وەک خۆتەڵی ژێر بەژێر بێ و NRT ئاشکرای کرد بێت بەو شێوەیە کە ئەمە زیانێکی گەیاندبێ یاخود تەکتیکێکی سەربازی ئاشکرا کرد بێت. محەممەد لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک محەممەد. ئەم کاتت باشی سپاس دەکەین فەرموو کاک محەممەد. سەبارەت بە تۆرەکەی ئەوڕۆ. بەڵێ بەڵێ وەڵی من ناوچەی شنگال یعنی دۆڕانەکەی دەگەڕێنەوە بۆ ئەوە یعنی بەرپرسەکان بە زۆری کشانەوەی هێزەکانی پێشمەرگە. بەڵێ چووکە کاک محەممەد لەو بارەیەوە سەرۆکی هەرێم ئەوەی ڕاگەیاندووە کە ئیجراءات و لێپێچینەوە دەکرێت لەو کەسانی کە کەم تەرخەم بوون چ بۆ چوونێکت هەیە لەسەر ئەو بۆچونە غەڵەتە چونکە تاوانەکەی خودی بەرپرسەکانە چونکە نەیانتوانیوە نە خۆراک نەچەک بۆ پێشمەرگە دامین بکەن. و دەستخۆشتان لێ دەکەم. سپاس بۆ پەیوەندەکەت بارزان لە کەڵەکچیەوە ئەم کاتت باش کاک بارزان. ئەم کاتی تۆ باشتر ێوارە باش برای بەڕێز. زۆر سپاس فەرموو کاک بارزان. برای بەڕێزم ئێمە وەکو هاوڵاتی قەسەم بەخوا ئەمە سنت بۆ بخۆم ئێمە لەگەر هیچ کەسێ پەنجەی تپلیشی کورت خوێنی لێ بێ بەس بەڵام بۆچی چەندین بە سەتان کەس بکەین بە قوربانی بە چەند ئۆکارێکی بەرپرسی قیادیەکانی کوردی کە بە ڕوتبەی عەمید و مقدم ڕوکن و فلان بە شکستنێک یعنی بە معنەویاتی شیوا بەداخەوە پەیوەندەکەی کاک بارزان پشڕا.
محەممەد لە هەولێرەوە سڵاو دەبێ کاک محەممەد ئەم کارت باش بەڕێستانی باشی سپاسەکەی هەموو کاتێکت باش فەرموو کاک محەممەد وڵا سەبارەت بە تەواوی بەرنامەکەتان زۆر بوتن زۆرە لەو بارەیەوە یەکێک لەوانە ئەتوانێت یەک نەگرتنی هێزەکان و سیاسەکان بێت بەداخەوە لەم تەوەرەدا کە کوردستان خەریکە بەرەو سەربەخۆیی دەڕات ئەلبەتە ئەگەر لە بواری درۆشمدا نەبێت و بە عەمەڵی ئەو کارە بکرێت بەڵام هێزەکان و لەیان سیاسەکانی شتانیان توانیوە هێزێکی چەکداری کوردی وەکو ئەرتەشێکی ملی وەکو یانێکی کە بتوانێت ڕاستەوخۆ لەژێر فەرمانی کەسێک تا بێت یا کۆتا تەوەری ئەوەش کە بەرنامەکە چەندە باسییان کردووە وتەبیژیان پێ چون هەر کەس وهە لە هەنێک هەڵەسێت بۆ خۆی قسەیەک دەکات بۆ خۆی زانیاریک دەدات ئەبێ ئەوە لەلایەن کەسێکەوە بێت کە وتەبیژێکی ڕسمی بێت لەلایەن ئەو هێزانەوە یەک سەرچاوێک بێت هەر کاناڵێک و بۆ خۆی درۆ ڕاست و ترشاس دەکاتەوە یا شتێکی دەڵێت من لێرەوە لە ڕێی کاناڵی ئێوە داوا لە بەرپرسانەکەم چیتر بەرپرسیارەتی بکەن سەبارەت بۆ دۆخەی بەڵێ سپاس بۆ کاک محەممەد سەردەش لە دوهۆکەوە ئەم کاتت باش دەمێتە باشتر و خۆشتر زۆر سپاس فەرموو بەڵێ کاک زەردەش ئەم چ بێژین کاری سەر شنگاردایی نەمادشتنیکە بۆ شنگاری چکەن چاوە خەلکە شنگانیە دەبارە زمار یانی جەلەو یا سعدیا یانی غێر دەبەر دەباوریت مایت کوام چنجارە قەدی دەسڵات لێرە وەرگرین برای نکته جل بر کسیت کرد تا نفس کنالت راجعاندن گوته ماده فاز دو چه کوتاهی هست او کوتاهی چرا افغانی نیبوه لازم او بنا سر شاشه تلفزیون البرامبردی خلکی بجد بلهم استقال خوب بهم فرمانده ناکن هم شرمزار بود چوابتش مرگب گلاب چه شنگاره نه انکار نه هاری کاری حتی 100,000 عائله شنگار قابل چه شنگار برصدا و تینا دادن بتبيع قيادة كردي بنا فرشة هذا لا جارة كواتنا هذا جارة ده إن فالو حتى تنجدي فرشة تلفزيوني استقالة خبا بجنب كير دجاجي ملك نايم دم تبني باش. سپاس بۆ پەیوەندەکەت لە فەیسبوکەوە سەفین خدر نووسیوێتی پێویستە هەرچی زووە کۆمەڵگەی نێودوڵەتی بەهانای ئەو هاوڵاتیە ئێزیدیانە بێن هاوکاریان بکەن چونکە ئەگەر بەهانایانەوە نەیەن کارەساتێکی مرۆیی گەورە ڕوودەدات داعش هەموو سنوورەکانی نییە نووسێتی هەموو سنوورەکانی تێپەڕاند ئەگەر سەرکردەکانی کورد وەک نازانمە بەستەکەی وەیە کە وریابن بەو مانایە دەڵێت ئەوە داعش مەترسی دەبێت بۆ سەر هەموو شارەکانی کوردستان پیتە حەمە نووسێتی یەکڕیزی بۆ کورد لە ئێستادا زۆر پێویستە بڕێزان دیارە ئێمە دەکرێت ئاماژە بە هەوڵێک بدەین لە ئێستادا بۆ دانیشتنیەکی نائاسایی پەرلەمانی کوردستان و ئەو پرسیارە بکەین لە ئێوە کە ئایا پەرلەمان ئێستا دەبێت ڕۆڵی خۆی بگێڕێتوە ئەو هەوڵەی بۆ ئەنجامدانی دانیشتێکی نائاسایی کە ئێستا پەرلەمانی کوردستان لە پشودایە دەبێت بکرێت بۆ ئەوەی چارەسەرێک دادمرێ بۆ ئەم کێشەیە بە تایبەتی هاتنی ژمارەیەکی زۆری ئاوارەی کوردی ئەزیدی بۆ هەرێمی کوردستان. دلۆڤان لە ئاکرێوە لەگەڵماندایە. برشواني باشي زۆر سپاس دەکەین فەرموو بەڵێ. برشواني يعني برشون قلت لك أنا ساكن فوندا مهنكا تلفزيون كردي قد هيك بغطوي عم نقول شو مسألة يعني البر خلفي وبر تشمرداني وبر زكاة بله يعني بو شكل ساكن تشمرقال الزمر يتذكي شوي شنقول يتذكي شوي كاسكي يتذكي شوي هذا بين التكتيكا يبوش التكتيكا قبل بين السلوحية قبل بين والله تشمرقات يترابي بشكوندنا يدرين دور بي عم قتلوا كي شو مسألة يعني إجراءات يريد كان الحكومات على كردستان رخصتن أكون رخصتن تشماركي بكتن مو كانت تشاركي كرد تشماركي قلت يعني هو كشيلون قلت كيف زونيتن شيل دوام دتابا ناتشي دتشي يعني بقول قلت بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ژیلوان لە سلێمانیەوە ئەم کاتت باش ئەم کاتۆ باش زۆر سپاس دەکەین فەرموو کاک ژیلوان دەستخۆشی بەرنامەکە و لێەکەم سپاس دەکەین کاک ژیلوان ڕخنەیەکم هەیە بەعام لە هەموو کەناڵەکان یعنی یەک کەناڵ لە هەموو کەناڵەکان بەگشتی بەڵێ دەگەر داعش دانیشێ بەس سەیری کەناڵە کوردیەکان بکات تێگەی شوێن و ژمارەی هێزەکانی پێشمەرگەی بۆ تەشی دەبێ جۆروی ئەو چەکانی لە دەستی هێزی پێشمەرگایە
جۆر و ژمارە و سیارە و چەکە قورسەکانی پێشمەرگە هەمی ئەزانێت سەرجەم پلانەکانی بۆ هێرشکردنە سەر داعشکات و شوێن و ژمارەی هێزەکانی پێشمەرگە پاشا ناوی سیانی و وێنەی سەرجەم پلەدارەکانی وەزارەتی پێشمەرگە معاناتی پێشمەرگە و کەمی موچەکان و وەرنەگرتنی موچەکان لە کاتی خۆیە بۆیە ئۆباڵی هەر شکستێ بەڕەئی من ئۆباڵی هەر شکستێکی پێشمەرگە ئەکەوێتە دەکەوێتە ئۆباڵی دەستگا ڕاگەاندنەکان چ ئەلکترۆنیەکان چ ڕاگەاندنەکان بەگشتی بێجا. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سەرتیب لە چەمسە ماڵەوە. ئەم کاتت باش بە قوربان. هەموو کاتێکت باش کاک سەرتیب. برای بەڕێزم کارەساتی زومار و سنجار هاوشێوەی دەست بە سەراکردنی شاری موسڵە لەلایەن داعشەوە بەڕاستی پێویستە ئەو بەرپرسانەی کە لە سنووری زومار و سنجاران ئیجراعاتی یاسایی و سەربازیان لەگەڵا بکرێ هیچ معقول نییە لە ماوەی 24 ساعتان ناوچەیەکی بەرفراوان سەر بە ناوچەی بادینان لە بینی موسڵ و دۆڕەکا بگیرێ بەبێ ئەوەی مقاومەتێکی تیا بکرێ بەڵام لێرەدا ئەوەش ئەڵێم نابێ سەنگەرەکانی پێشەوەی پێشمەرگا کەناڵ و میدیاکان بەو شێوەیە ڕاستەوخۆ ڕۆماڵی بکەن لەبەر ئەوەی ئەوە نهێنیەک و ئەسرارێکی سەربازیە وەسڕە و بەو شێوەیە داوا لە کەناڵ و میدیاکان نەکەم کامیرەکانیان نەچێتە سەنگەری پێشەوە لەبەر ئەوەی دوژمنار مراقبەی هەموو میدیاکان نەکەن سەنگەر بە سەنگەر زانیاری علمی سەربازی وەرەگرن ڕێگا خۆشکەرێکە بۆ لێدانی سەنگەرەکانی پێشەوەی پێشمەرگا و داواش لە کەناڵەکان نەکەم ناوی پێشمەرگە شەهیدە زۆر عیبە بڵێن بوو بە قوربانی چونکە بە خوێنی پێشمەرگەیە هەموو کەناڵەکان ئەمڕۆ بە ئازادی قسە ئەکەن و سەربەرزانە خاوەن میدیای ئازاد و ڕۆژنامەی ئازادن زۆر گوناحە بە پێشمەرگە بڵێ بوو بە قوربانی. سپاس بۆ کاک سەرتیب علی لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک علی. باشی بەڕێزم زۆر سپاس فەرموو کاک علی. بڵێ سەبارەت بە ڕۆژی پێشمەرگە قسە دەکەم ئەو گەنجە جوانانە دەکوژێ بەڕاستی زۆر عیفە بەڕاستی لە ناو تەشەنگا دەبینین لەولای کەناڵە دەزگاکانی پارتی زۆر ڕوودەکەنە ئەوێندەر زۆر باس لە سەرکەوتنی خۆیان دەکەن زۆر باس لە شاردنەوەی شەهیدبوونی برا پێشمەرگەکان دەکەین لە کەرکووکەوە دەبینین هێزەکانی یەکێتی یعنی هەتا ئێستا بە چای خۆم نابینم یەک ڕێزی لە پێشمەرگەدا هەبێت و ئەمن زۆر 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 یعنی بەڕاستی بوونەوە بەخۆم گەنجێک ئامادەنیمە خۆم لە پێناو کوردستان بکوژم لەبەر ئەوەی هیر کوردایەتێک لە هێزی پێشمەرگە بەدی نابینم ئەو گەنجە ئەوەی کە خۆی بەرێ خۆم دەکەم بە قوربانی ئەو منداڵە فەقیرە دەبینم ئەوانە کە دەکوژێن سبەینی بە تفە گەورەکانی کوردستان شاناسی بە کوشتنی وان دەکاتن ئەوان لی دەخۆن خینی فەقیر بۆ دەوڵەمەندەکانە یعنی هەتاکەی با ببینی بەیەک لە بەرپرسە گەورەکان بستە پێشەوە ئەو زەمانێکم کە لە دوایە. بەڵێ سپاس بۆ کاک علی لە هەولێرەوە. هیوا لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاگیوە. ئەم کاتە باش کاکەشوان. سپاس فەرموو کاگیوە. باشی بەڕێزم. سپاس بەڕێزەکەم من یەکەم جار ئەمەوێت لە ڕێی کەناڵەکەتانەوە ڕێز و سڵاوم بگەنم بۆ هەموو پێشمەرگەکانمان چاوی هەمویان ماچەکەم و ئەمەیە هەر لەم ڕێی کەناڵی ئێوە ئەگەر دەنگم بگا بە حکوومەت یعنی معقول نییە ئەم هەموو ئاوارەیە یان خەریکی نێرگە لە خواردن بن لە بەردەم سەهۆڵەکە و شێخەڵا و ئەم ناو بازاڕی خەریکی سوپەرمارکێت و پێشمەرگەکانی ئێمە بچن ناوچەکانیان بۆ ڕزگارکەنەوە با کارێ بکەن قەیناکە ژن و مناڵ و پیرەکانیان ڕزگاریان بکرێن کەمپیان بۆ بکرێتەوە مشکلە نیە بێنە شارەکان و بەڵام بۆ گەنجەکانیان ئەی بۆ چەکیان نایەن بۆ ئیسفادەیان لێ ناکەن وەکو ئەگەر شەڕیشان پێ نەکەن وەکو بەکاریان بێن لە ناهێزی پێشمەرگە کاکە بەرگری لە شوێنەکانی خۆیانیان پێ بکەن بۆ کوڕی ئێمە بکوژرێت لە سلێمانیەوە تێ بۆ جەلولا ئەوانە شەرکە بەڵام پیاوەکانی ئەوان بێن لێرە لە سەهۆڵەکە خەریکی نێرگە لە خواردن و بازارکردن بن. من زۆر زۆر سپاسانەکەم هەر ئەوەمەیە و زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئەردەڵان لە هەولێرەوە. کاک ئەردەڵان گوێت لێمانە فەرموو. کاک ئەردەڵان ئەو کاتت باش بەڕێزم. هەموو کاتێکت باش. بەڵێ گوێمان لێتە کاک ئەردەڵان فەرموو. وەڵی من بەنسبەت ئەو شەڕێ دەڵێم کە لە شنگارەوە ڕوویداوە من مانگەک و 24 ڕۆژ پێش ئێستا بەر لە ئێستا پەیوەندیم کرد بە بەرنامەکەیەوە لە تەوەرەکەیەوە باسم کرد گەلە کۆمەیەکێ لە سەر گەلی کووردە بە تایبەتی ئەو دەحشانە کە گەلە کۆمەیەکەیە بە تایبەتی ئەمن مانگەک و 25 ڕۆژ بێم ڕاگەیاندن کەوا موعامەرێکێ لەسەر گەلی کووردە کە ئێستا وەکوونێ ئەو پیرانگەریە نێودەوڵەتیە کە مخەتەتێکی ڕەهیبی هەیە لە پشتا ئەو ئێستا وەکوونێ هاتە دی ئەو بەرنامەیەی کە ئەوان دەیانویست بینە ئامانج بە تایبەتی لەسەر گەلی کورد ئەمن پێویستە گەلی کورد هەمووی هوشیار بێتەوە بە تایبەتی
لە چوار پارتی کوردستانەوە ئاگدار بن کە کوردە ڕەسەنەکانمان کوردی ئێزدینە ئەمە بە خۆمان ئێزیدی بووینە کە کوردی ئەسقی بووینە. بەڵێ سپاس بۆ کاک ئەردەڵان لە هەولێرەوە لە فەیسبوکەوە مامەد مستەفا نووسوێتی یاخود محەممەد مستەفا نووسوێتی دیارە لە چوارقڕنەوە ئەم تێبینی نووسیوە دەڵێت شەڕێکە و بەرۆکی گرتوین بە خواستی خۆمان نییە بەڵام دەبێت کوردیش هیمەت بکات و شەڕەکە بباتەوە پاڵپشتی کۆکردنەوە کارێکی باشە هێنانی چەکی قورسیش کارێکی باشترە باشکردنی گوزەرانی پێشمەرگا لەلایەن هەرێمەوە زۆر پێویستە لە شەڕی ژەشکان و سەرکەوتن هەیە. ئاڤان کەمال نووسیتی بەڕای من ئەم عەرەبانە لە کوردستان نەمێنن چونکە کوردستان بووە بە عەرەبستان. هەر لە بارەی تەورەکەەوە ئاسوعەدنان نووسیتی وەڵا عەیبە ئێمە لە چه حاڵێکدان کەچی حەز بە کوردەکان دژ بە یەک لێدوان دەدەن ئێستا وەختی یەکڕیزیە یان لێدوانی دژ بە یەکتر بۆیە ئێمە سەر ناکەوین. ئازاد ئەحمەد نووسیتی بەداخەوە شاری سلێمانی هاوکار نەبوو لەگەڵ مەسلەی شنگال نازان مەبەستی چییە لەو بۆچوونەی پیتە حەمە نووسیتی یەکڕێزی بۆ کورد لە ئێستادا زۆر زەرورە. هەر سەبارەت بە تەورەکە سەفین خدر دەڵێت پێویستە هەرچی زووە کۆمەلگەی نێودوڵەتی بەهانای ئەم هاوڵاتیە ئێزیدیانەوە بێن هاوکاریان بکەن. عەبدوڵڵا لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک عەبدوڵڵا. مرحبا کاک شوان. مەرحەبا زۆر سپاس دەکەین. دەستخۆشی تەورەکە لێکم کاک شوانجان. سپاس دەکەین کاک عەبدوڵڵا. بەڵێ من پێم وایە کۆنتڕۆلکردنی زومار و شنگال لەلایەن داعەشەوە هیچ لە مووسڵ کەمتر نییە. من ئەم هۆکارش ئەو شکستە دەگەڕێنمەوە بۆ سیاست بۆ ئەو سیاسیانی هەرێمی کوردستان کە پێم وایە هیچ ئینتیمای ناویزەکانی پێشمەرگە نەما. من خۆم پێشمەرگە مەعاناتی پێشمەرگە زۆر باش ئەزانم و مەعاناتی پێشمەرگە زۆر باش ئەزانم و ئەوەی تەچی قورسمان ئێمە بیکەیسی کاکە شەڕی بیکەیسی چۆن بەدەبا بۆ هاوە نۆمانەکەوێن. من پێم وایە ئەمە شکستێکی گەورە بۆ دەمەوە لێرەوە دەستخۆشی و دەستخۆشیێکی بێپەیام بۆ گەریلاکانی پەتەکە و پێدە بنێرم کە ئەگەر ئەوان نەبوانە من دڵنیات ئەەکەمەوە بە هەزاران خەڵک لەم ناوە بەدیل ئەتیرا و شەهید ئەکرا. بۆ من لێرە وەکو پێشمەرگەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێز و خۆشەویست و حورمەتم بۆ تەکدارانی پێدە هەیە. ئێمە هەمومان ئازانین ئەمە ماوەی دوسێ مانگە شەڕ. سپاس بە پەیوەندەکەت ئازاد لە دهۆکەوە ئەم کاتت باش کاک ئازاد. سەرچەوە برا ئەس دەستخۆشی لە وان پێشمەرگات کەم و وی سەنگەریدا بەلێ کو یا دیارە کو ئەس بێژم ئەف پێشمەرگە هە کو یەت ڕەوشەکانە باشدا کو هەر پێجگە سەر هەر کەسێکی بشیتن خۆبەخشینە بکاتن کو بێژین خەستە ئازادی بله بس من پیشنیاره که هیل سر دزگاه راگهاندنه که از بیشم که هر کسی جی اگر تو پیچه را خوب که اگر دزگاه راگهاندنه که دیگه این میگریزه بیشن که زمار پیشمرگی یا اختیار بن دست خوبه یعنی یاشمه و اول شکل خلطه و دەستگەهێ ڕاگەهاندنێت گەهین بەلکی جاسیسیە هەی بەلکی تشتێکی هەی ناوبەینا ئەو کەسێت لە حەزێت کوردادا کورد ناوبەینا کوردادا و کورد. سپاس بۆ کاک ئازاد درود لە هەولێرەوە لەگەڵماندایە. باشە بەڕێزم. سپاس دەکەین کاک درود. باشە بەڕێزم نێک پرسیاری لە جەنابتان دەکەم. بەڵێ. باشە ئەنگۆ ئەوەتان پێ باشە کە عەرەب دێتن لە ناو بازاڕی هەولێر و سلێمانی کاک درود دەمانێت تۆ لەسەر تەوەرەکە قسە بکەی پێت وایە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت چی بکات؟ جەنابەت قسە دەکەی لەسەر تەوەرەکە نەک ئێمە. حکوومەتی هەرێمی کوردستان من دوونێ شتەکەم خوێندەوە دەڵێت چەند عەرەبەکی گرتیا کە دەستی لەگەڵ داعش هەبووە و لە پشتۆ تەقەی لە پێشمەرگە تا ئێستا ئەم زانیاریە ئەم زانیاری تا ئێستا پشتڕاست نەکراوەتەوە کاک درود. سەبارەت بۆی ئەم ڕووداوانەی کە ڕوویاندا لە دوێنێەوە لە شنگال و ڕەبیعەوە ئەو ناوچانە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا چی بکات؟ حکوومەتی هەرێمی کوردستان وەچی ئەو کاتەیە تازە باسی کردیان بابێ قسەیان لەگەڵ بکەیان باسیان قورسی کردیا با زۆر قورستر بکڕیت و خاچیان لە بن پێی بسۆتێنیتن با هەمووی کاولکامیهیم بیان کوژوو بە دەرکردنیانداتن دەزانینە مەشارەکی دروستکەینەوە بەس ناتوانین کە لە بن دەستماناتە دەرەوکی مووسڵ و عراق لە بن دەستیان بینینە دەرێ. زۆر سپاس. سپاس بۆ پەیوەندەکەت. یاسین لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک یاسین.
کاتێک باش قوربان کاکە گیان من ڕخنەیەکی بچووکم لە جەنابتان هەیە گەلی فەرموو کاک یاسین ڕخنەکەشم ئەوەی پێش کەمێک پێش ئێستا برادەرێک خوێندیتەوە کردن باسی ئەوەی کەوتی وتی کەناڵەکان بە ناوی پێشمەرگە بە قوربانی ئەبن بەڵێ بە دقیقی ئەو کەسە بەبەستی جەنابتان بوو چکە لە کەناڵەکەی جەنابتانەوە کە باسی لە شەیدبوونی پێشمەرگاکان جەنابتان ئەنووسم قوربانی بەڵێ بەڵام جەنابتان هیچ وەڵامێکتان نەبوو ڕۆژنی پێشتر ئەگەر کەسێک قسەیەکی کردایە ڕخنەیەکی لێوە هەبووە لەبەرەوەی پێشتر کاک یاسین وەڵام منداوەتەوە هەموو ڕۆژێکیش نەکرد تەنها یەک جار بەڵێ آخر یعنی کاتان لێکین ئەو وشەیە لابن لەسەر کەناڵەتان یعنی شتێکی جوان نییە پێشمەرگەیەک خۆی کردو بە قوربانی بۆ ئەم میلەتە بۆ ئەم گەلە جەنابتان لە کەناڵەکەتان ئەنووسم قوربانی شتێکی زۆر یعنی قێزەونە بەڕاستی بۆ پێت وایە قێزەونە کاک یاسین بۆ ئەگەر بڵێن قوربانی ئەمە قێزەونە پێت وایە کە ڕەنگە وەسفێک بێتەوە چۆن ناوی ئەنێ قوربانی بەڵێ یعنی واتای قوربانی چی ئەگەێنێ تۆ خۆت ئەڵی خۆی کردوتە قوربانی ئەم خاکە کەواتە خۆی کردوتە قوربانی ئەمە بۆ پێت وایە ئەمە شتێکی خراپە ئەم وەسفەیە خودە موشەیە ئەوانەی کە خۆیانەکەن بە قوربانی بە شەهید ناوە بڵێن بەس تاقی چاو بەڵێ سپاس بۆ کاک یاسین سلێمانیەوە هۆگر لە مووسڵەوە ئەم کاتت باش کاک هۆگر ئەلو ئەم کاتت باش چاوانم باش زۆر سپاس دەکەین کاک هۆگر لەکوێی مووسڵەوە پەیوەندی دەکەیت من لە مەنتەقەی ئێستا لە مەنتەقەی سەحەتەڕا دلم ئێستا لە مەنتەقەی زۆر ئارامە طوباران دەکەن ئەو مەنتەقانە لە لای جێشە عێراقەوە بەڵێ وەکی لە سەرحەی العەرەب ئێستا طوب لێ دەدەن طیارە بەڵێ کاک هۆگر خەڵکی خۆ ئاگادار دەکەن و مەنتەقەی ناوچە دابڕەکان زیاترین کاتەمە بەدەستی پێشمەرگەی دەیتەوە ئینشەڵڵا ئەی سەبارەت بە دۆخی ئاوارەکانی ئەو ناوچانە بەڵێ وەڵای دۆخەکەی ئێستا بەری وەختەکەی نەباش بۆ زۆر هاتن بەس ئێستا جەوەکەی باشە چ مشکلە نییە منطقه همو دستی پێشمەرگەی دا بەڕاستی ئەوەی لە تلکیف و حتا دەگەیە زمار و منطقانە و پێشمەرگەیان گرتووە خەڵکی خۆ جارێک ئاگادار دەکەم ئینشەڵڵا چ مشکلە نییە و بڵە خەڵکی مەلەت ترسیتر هەمووان پێشمەرگەی کۆنتڕۆل کردیە و ئێستا حکوومەتی عێراق لە مەقسەدی مووسڵ هەمووان تووباران کردیە و ئەوە چ مشکلە نییە. بەڵێ سپاس بۆ کاک هۆگر لە مووسڵەوە بەرەزان وچانێک و بەردەوامی لەگەڵتان دواتر دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان کاک محەممەد لەگەڵماندایە لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک محەممەد کاتت باش کاکە سپاس دەکەین فەرموو کاک محەممەد دەکەم دەستخۆشیەکەم تاکی زۆر سپاس ڕاستی من دەستخۆشی لە پێشبەر قارەمانەکانی شنگارەکەم ئەو پێشمەرگانەی بەختنی خۆیان ئینشەڵڵا لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا ئینشەڵڵا شنگار لە دەست کرێسا ڕزگارە بێ برادێکیش لە کاکشۆڕێز لە قسەیکە لە منطقەی دیانەوە نازان پێدە چی ئەم پێ هەتا ئێستا کەس پێدەیەشی نەدیوە تەنانەت پێشمەرگەکانی پارتی دیموکراتی کوردستان نەبێ ئەو شەڕاکەن بەس پێدەیەکم بۆ بێنەوە پێدە بچن لە سووریا کوردەکانی خۆیان بێڵن بەشداری بکەن ناڵن تەنانەت یەک کوردێکی ڕەسەن بچێتەوە بۆ سووریا بۆ ناو کوردستانی سووریا بەڵام بەداخەوە ئێستا خەڵکێک بە ناوی پێدە بە تایبەتی پێشمەرگەکانی بەحسی یەکێتی زۆر ڕاگانەکان بەحسی ئەەکەن کاکی من یعنی ئەمە چی ئەمەندە بەسە پێدەدا هەڵەدەن پێدە چییە پێدە بەڕاستی یەکێتی باچێ لە بەڵێ سپاس بە پەیوەندەکەت هۆگر لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک هۆگر باش کاک شوان سپاس دەکەین کاک هۆگر دەستخۆشی بەرنامە لێ دەخەم زۆر سپاس دەکەین فەرموو کاک هۆگر چی دەڵێ لەبارەی ئەوەی کە حکوومەت هێرێمی کوردستان ئێستا دەبێت چی بکات من تاکو ئێستا بە درێژایی ئەو ڕۆژێکە پێشمەرگە لە سەنگەرە متابعی کەناڵەکان دەکەم بەڕاستی من لەو شەڕەکە نەگەیشتم ئەگەر پێشمەرگە دەوێت مووسڵ داگیر بکات مووسڵ کاتێک پێشمەرگە داگیری کرد دەگەڕێتەوە سەرێمی کوردستانەکە لە ئەسڵدا شارێکی کوردستانیە هەروە من دەمێ ئەوە بڵێم بەڕاستی زێرۆ داوا لایانی بەفرز دەکەم کە ژیانی پێشمەرگە باشتر بکەن زۆر پێشمەرگەکان پەیوەندی بە کەناڵەکەتان دەکەن کە دەڵێن ئێمە لە سەنگەر سپاس بۆ کاک هۆگر بەداخەوە دیارە پەیوەندەکەی بچڕا فەرهاد لە باتاسەوە ئەم کاتت باش کاک فەرهاد هێوارەت باشوانی برام زۆر سپاس فەرموو کاک فەرهاد ئەمە قسەکانی خۆم لە سێ خاڵەوە کۆبکەمەوە یەکەمیان ئەوە پێویستە ئەو بن دیوارانەی کەوا هەیە لە کوردستان پێویستە ئەو بن دیوارانە هەیە لە کوردستان هەمویان بێخن یان ئەویان فەسلیان بکەن یان ئەوێ
چەکە بگرنشان بەشانی و برا پێشمەرگانی کەوا لە بەرەی جەنگدانە ئێک دوو چەکی قورس بزرێ بە پێشمەرگا چکە ئەوی چەکی قورسەیە کلاشکۆفە یەک فیشەکشی پێ نییە سێمش پێویست ناکە ینی چیدی برێن پێشمەرگەی پارتی یان پێشمەرگی یەکێتی ئەم پێشمەرگەی کوردستانن و مەسەلەی ئەوەی کەوا ئەو برادرانە تەلەفۆنەکەنەوە دەنووسێ لێن ئارتی پێشمەرگە شەهید قوربانی بووە ئێوێ ئەگەر کە دەرێ قوربانی ینی قوربانی پارتی یەکێتی بووە کە ئەگەر برێ شەهید بوو شەهیدی کوردستان ینی تا هێزی پێشمەرگە یەک نەخستێتەوە پێویست ناکە بنیشی شەهید هەر بنیشی قوربانیەکە تەواو دەستخۆشی بەرنامەکە و لێکەم و سپاس بۆ پەیوەندەکەت ئەحمەد لە دهۆکەوە ئەم کاتت باش کاک ئەحمەد ئێوار باش کاک شوان سپاس دەکەین ئێوارت باش بەڵا هەر وەکی برادەرێمی یاسین و یەکەدی گوتی ئەمن گازندە دوو داخوازمە گازندەکە لە تو لە کەناڵێکە لە کەناڵ و بەرپرسی کەناڵ و خوددان ئەم کەناڵە هەیە باشە ئەگە پێشمەرگەنە بە ئەم کەناڵە نەبی پێشمەرگەنە بە کوردستان نەبی ڕوودا و نەبی گەل نەبی هەموو نەبین هیڤیا ماوە هیڤیاوە پێشمەرگە بلێن بە شەهید شەهیدەکە پێشمەرگە ئەو کەناڵ نابی ناتوانانی خبار بدی باشە کاک ئەحمەد سەبارەت بە تەوەرەکە چ قسەیەکت هەیە بەڵێ کاک ئەحمەد ئێستا دەبێت چی بکرێت کاک ئەحمەد لەم دۆخەی کە ئێستا دروست بووە حکوومەت هێرێم دەبێت چی بکات قەزدامێن پێشمەرگەی خاکەوە شێسێک حتا بێگاوێ خزمەت و خەبات دەکردن خزمەت لە خاک دەکردن سپاس بۆ پەیوەندەکەت سیروان لە هەریرەوە ئەم کاتت باش کاک سیروان سلام علیکم کاکشوان ئێوارەت باش زۆر سپاس ئێوارەت باش کاک سیروان دەستخۆشی ئەو بەرنامە جوانە لە یەکەم کاکشوان سپاس دەکەین فەرموو بەڵێ سپاس من وەکو پێشمەرگەیەکی خۆ بەخش کاکشوان هەر لە یەکەم ڕۆژی دەستپێکردنی ئەم شەڕە لەگەڵ داعشا ناوی خۆ نووسیوە بەس لە ڕووداوەکانی دێنەوە ینی هەموو شتێک نەبەرچاو کەوت پێشمەرگایەتی نەبەرچاو کەوت ینی بەڕاستی تۆ ساکە 2000 خەڵک بوونە قوربانی لەسەر شتێکی زۆر زۆر بەسیط پێشمەرگە کشایەوە هۆکارەکەی چی بوو کشایەوە بۆ کشایەوە چی ئەمری پێکردن بەڕاستی ینی خەڵک زۆر زۆردەوە ینی ئێزێگە لێ کەوتە ژێر پرسیاری خەڵکەوە بۆچی کشایەوە هێزە لەبەر چی هۆکارەکەی چی بوو تۆ ساکەم 3000 خەڵک گیانی لەدەداوە 200 منداڵ برسان لە تونیان گیانیان لەدەستداوە بەس لەبەرەوەی پێشمەرگە کشایەوە ینی بۆچی کشایەوە کارەکەی چی بۆ بە خەڵکی ڕناگەێنن بەڵێ سپاس بۆ کاک سیروان لە هەریرەوە ئارام لە ڕانیەوە ئەم کاتت باش کاگەرام ببوورە کاک ئارام لە ڕوانزەوە فەرموو کاگەرام والله ئەگەر بکرێ ڕخلەیەکم لێوە هەیە دواتر لەو کەسانەی کە تەلەفۆنەکەن بۆ ئێوە هیوادارین لەسەر تەوەرەکە قسە بکەی بە کورتی فەرموو ڕخنەکەت باگوێمان لێ بێ کاگەرام یەکێک بۆ ئێوە کە ناوی پێشمەرگە دێنن خوا با بە شەهید بێ بەڵێ بە قوربانی نەبێ ئەوە یەک بەڵێ ئەوەی کلیان کەو کەسانەی تەلەفۆنەکەن با نەکەنە حزب و حزبکاری هەموو خەڵکۆ چیەکە با پارتی وێچێتی لەولا فرەدەنە ولا ئەمڕۆ ڕۆژی کوردایەتیە ڕۆژی ئەوە پێشمەرگەی پارتی و عارضەی کردو پێشمەرگە چێتی ئەو های کرد بەڵێ کاک ئارام دەبێت ئێستا چی بکرێتەوەتە کاک ئارام ئێستا دەبێت چی بکرێ وڵی بەڕای من عزباتی بوو لەوەێن حکوومەتی هەرێم وڵای جەمە دەنگت لێ نازام گوێم لێتە کاک ئارام من گوێم لێتە ئەگەر بکرێ حکوومەتی هەرێم سەرچ خورس بدا بە پێشمەرگە بۆ لەبەر ئەوەی زاوایەکەم پێشمەرگە هێستا هاتە لای من مەغزەنێکی فشەکی بردووە دوو مەغزان فشەکی پێیە يعني بدون مغزى في الشارع كابرا شركية كيف رايتو؟ لا سپاس بۆ پەیوەندەکەت ستار لە داقووقەوە ئەلو کاکشوان ئەم کاتت باش کاک ستار وەنی بەڕێزم باشی سپاس دەکەم کاک ستار جەنابەت لێوە پێشمەرگەی لە داقووق کاکشوان من بەڵێ من پێشمەرگەم بەسا حالیان لە داخۆخم لە دەوامم ئەو پێشمەرگانی ئێستا لە دەوام من لە هورەیەکی بەرزان بە ئاستێکی باشەوە بەرگری لە خاچی کوردستانەکەن بەڵێ خەڵکی بڵێ کاتێک پێشمەرگە چەکی نییە توانای نییە وەجێشی عێراقی بەم هەموو توانایەوە نەیتوانی شەکێک بەکار بێنێ بەڵێ کاک ستار
ئێمە ئێستا بە هەموو توانایەکمان بەرگری لە کوردستان دەکەین ڕێگە نادەین تیرۆرستان لێم نزیک بێتەوە ڕێزمان بە هەموو ئەو پێشبەرگە سپاس بۆ کاک ستار لە داقوقەوە. دانا لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک دانا. کاک دانا سڵاوت لێبێ. کاک دانا گوێمان لێتە. گوێم لێتە کاک دانا. کاک شوان جانم کاتەوە باش. هەموو کاتێکت باش. باشی بەقوربان. زۆر سپاس فەرموو. وەڵا ئەمە دەستخۆشی لەو پێشمەرگە قارەمانانەی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم کە لە بەرەکانی پێشەوە کە شەڕەکەن دژی تیرۆریستان و داعش. سڵاویان لێبێ. بەڵێ کاک دانا با پرسیارێکت لێ بکەم. سڵاو لە کاک لاوەشێ. کاک دانا بەڵێ با پرسیارێکت لێ بکەم. بەڵێ کاک دانا ئێمە باس لە بەرپرسیارەتی حکوومەتی هێرەم دەکەین لەم دۆخەی ئێستا بەداخۆ دیارە پەیوەندەکەی پشڕا. لە فەیسبووکەوە هەردی مەنگۆڕی نووسێتی لەکوێن سەرکردە گەورەکانی کورد کاتێک باسی دروستبوونی دەوڵەتی کوردیان دەکرد ئەمە بەس مزایدەیەکی سیاسی بوو بەسەر خەڵکی کوردستاندا دەیان کرد. سەردەشت لە هەولێرەوە ئەم کاتت باش. ئەلۆ ئەو کاتتان باش. زۆر سپاس فەرموو کاک سەردەشت. ببوورە لەو تەوەری دەمیز بەپەلە ینی بۆ چنی خۆم بگەین نگێکەوە بوو خوا بە کەس باسی پێشمەرگەی یەکێتی و پارتی نەکات پێشمەرگە پێشمەرگەیە ئەوە بەنسبەت ئەو باسەوە چی وای کردووە کە ئەمە باز بکرێت کاک سەردەشت پێت وایە لەم دۆخەی ئێستادا بۆ باس لە پێشمەرگەی ئەو دەکرێت پێت وایە بەتاکید ئەوە بۆچوونی هەمووان نییە ئەوە بداخەوە پەیوەندەکەی پشڕا. میوان لە ئاکرێوە. میوان لە ئاکرێوە لەگەڵماندایە. ئێوار باش کاک شوان. زۆر سپاس ئێوارەت باش کاک میوان. کاک شوان تەوەرەکەی ئێوە زۆر تەوەرەکی جێگای خۆیەتی بەڵام بەداخەوە بوو وەزعی ئێستا لە شنگۆر ڕوویدەوە بۆ ئێمە کەس نەلێن ئەمە ئێزیدیە و ئەمە نازانم چییە و ئێمە هەمومان برایەکین ئێمە کەس نەلێت بۆ حزبی یەکەتی ئەوها و حزبی پارتیا وها و گۆڕانەوە ئێمە لازمە ئێستاوە هەمومان کار بگەین بۆ ڕزگارکردنی شنگال و زمۆر ئەو ناوچانەی ئێستا کوردەکان لە ناودۆن بەڵام بەداخە بوو هەندێک کەناڵەکان ڕووی دەدات هەندێک دەڵێن وەزعی ئەوهان یا هەندێک دەڵێن وەزعەکە ئارامە و بەداخە وەزعەکە ئارام نیە ئێمە هەمومان دەبینین بە فێسبووکەوە بە ناو کەناڵەکانی ترەوە و وەزعەکە ناڕامی کاک میهڤان پێت وایە ئەم دۆخەی ئێستا کە دروست بووە پێویستی بە دانیشتێکی نائاسایی پەرلەمان هەیە پەرلەمانی کوردستان ئەمە ئەکیدە دەبێت پەرلەمانی کوردستان ئەنجام بە ئەنجامەکان جۆ بدەت لەگەڵ حکوومەتی مرکزیەوە بۆ یەک اتفاق بن بۆ داعشەکان هێرش نەکەنە سەر ئەو شوێنانەی لەدە. سپاس بۆ بەشداریکردنت. سیروان لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک سیروان. ئەمە کاتێکت باش جانەکەم. سپاس دەکەین فەرموو کاک سیروان. پێشەکی زۆر سپاسی کەناڵەتی دۆزەکەتان دەکەن. زۆر سپاس دەکەین. من وەکو هاڕاکێکی شاری هەولێر ئەو شتەی کە لە شینگال ڕوویداوە برای بەڕێزمەوە پێشمەرگە بەڕاستی ینی خەتایەکی لەمەنا تۆ سەیری بکەیانی ئەمریکا بۆ عەزاماتی خۆی لە چەند شەڕێک دۆڕاوە لە چەند شەڕێک فەشالەتی هێناوە دوایە بەڕاستی ئەو خەڵکەی خۆمان وەرەی پێشمەرگادا دەبەزێنین یانی وەرەی پێشمەرگە وەرەیەکی زۆر بەرز و لە چشی باشیان هەیە و هەردەم خۆیان فیدا کردو بۆ خاچی کوردستان ئێمە نابین سەیری ئەو شتە بکەین کە بە حالەتێکی دوو ڕۆژدا تێدەگەی شینگال لەدەستاوە ئێمە دەبێ سەیری دوا ڕۆژ بکەینەوە چۆن بچینەوە ناو شینگال چۆن پلانی بۆ داڵێن هیوادارم هەموو حیزبە کوردیەکانەوە و یەک دەست وەکو برای بەڵە سپاس بۆ کاک سیروان لە هەولێرەوە کە دوا پەیوەندیمان بوو بەڕێزان تا سبێنێ هەمیشە لە خۆشیدا بن.